ئازیزان ناوە بەناوە شاند و نوێنەران و بەرپرسانی ڕێکخرا و کۆمەڵەکانی ناحکومی و حکومی عێراقی و هەرێمی کوردستان بانگهێشتی وڵاتی یەکگرتووەکان دەکرێن جا بۆ ڕاهێنان بێ یا بۆ باسکردنی کارەکانیان بێ لەگەڵ کاربەستانی ئەمریکایی و لەگەڵ خەڵکی ئەمریکایی و دام و دەستگاکانی ئەمریکایی دێنە ئەمریکا. ئەم جارش شاندێک هاتوتە سەردانی ئەمریکا یەکێک لەوانە نوێنەری یاخود بەرپرسی ڕێکخراوی ئایماپە کاک جوامێر دزەی. کاک جوامێر دزەی بەخێربێی بۆ ئستۆدیۆی دەنجی ئەمریکای بەشی کوردی. خۆشبی زۆر سپاس دەکەم کاک حیدەر زۆر مەمنون. سپاس. کاک جوامێر سەرەتا دەکرێت باسی ئەومە بۆ بکەی باسی ڕێکخراوەکەتان ڕێکخراوی ئایماپ ئەم ڕێکخراوەیە چییە؟ ڕێکخراوی ئایماپ ڕێکخراوێکی خێرخوازی ناحکومیە مەقەڕی ڕئیسی لە واشنتنە. ئەو ڕێکخراوە لە ساڵی 2004ەوە چالاکیەکانی هەبووە لە کوردستان و لە عێراق بە شێوەیەکی گشتی و برێندۆنەری ڕئیسی ڕێکخراوە کەشمان مەکتەبی WRA ئۆفیسەکە لە ناو ستیت دیپارتمنت Weapon Removal and Abatement کە وەکو دۆنەرێکی ڕئیسی بۆ یارمەتیدانی داماڵینی چەک و تەقەمەنی لە کوردستان کارەکانمان ئەنجام دەدەین. بەڵێ بنکەی ئەو ڕێکخراوەیە لە هەرێمی کوردستانەیە یاخود لە بەغدای لە عێراقەیە؟ بنکەی ڕئیسی ئۆفیسی ڕئیسیمان لە کوردستانە لە هەولێر. بەڵێ لە هەموو بەشەکانی عێراق ئەم ڕێکخراوەیە هەیە؟ بەڵێ. ئێوە نوێنەری هەموو عێراقن یا هەرێمی کوردستانە؟ نوێنەری هەموو عێراق. نوێنەری هەموو عێراق. بەڵێ. ئەو خەرجی و ئەو پێویستیانەی کە ئێوە پێویستان پێ دەبێتن بۆ ئیش و کارەکانتان لەلایەن وزارەتی دەرەوەی ئەمریکاوە دابین دەکرێت؟ بەشی زۆری ئەوەی لەلایەن WRA-ەوە دابین دەکرێتن بۆ کارەکانمان لە کوردستان بەس ڕێکخراوی ئایماپ بەس لە عێراق یعنی کار ناکات، یعنی ئیشەکانی بەس لە عێراق نییە چالاکیەکان لە زۆر دەوڵەتی تر هەیە لە ئەفغانستان و پاکستان و زۆر دەوڵەتی تر. بەڵێ تا ئێستا زۆربەی زۆری ئافۆن زۆربەی زۆری خەرجیەکان لەلایەن ستیت دیپارتمنتەوە بەدەست دێنرێت و دۆنەریت کەشەیە UN و یان دۆنەری تر بەس بەشی زۆری چالاکیەکانمان لە عێراق لەلایەن ئۆفیسی WRA. بەڵێ خەڵکی هەرێمی کوردستان چەند شارەزان بە ڕێکخراوەکەی ئێوە؟ بەسوانی ئاشناییان چەند هەیە بە ڕێکخراوەکەی ئێوە؟ بەڵێ ڕێکخراوەکەمان زیاتر هەر ڕێکخراو لەگەر ڕێکخراو دەگۆڕێ. ئەو ڕێکخراوەی زیاتر تەعاملی لەگەر حکومەتیان لەگەر ئەو پرۆگرامەیە کە حکومەت بەڕێوەی دەبا فەرقی هەیە لەگە ئەو ڕێکخراوانەی کە زیاتر on the ground ئیش دەکەن. مەسەلەن ڕێکخراوەکی وەکو ماک خەڵک هەموو دەیناسی، بەس ئایماپ ئەمە زیاتر تەعاملمان لەگەڵ ئاژانسە حکومیەکانە کە لە ماین ئاکشن ئیش دەکەن. مەسەلەن لە شاری هەولێر تەعاملمان زیاتر لەگەڵ دەستگای گشتی کاروباری مینە ئیکما، لەگەڵ سنتەری دیانە بۆ دروستکردنی دەست و پێی دەستکرد، یان لە بەغدا لەگەڵ DMA دائیرەی شوون ئەلغامی بەغدایە، یان لە بەسرا عینەن لەگەر تەرەفی حکومی و منەزەماتی کە تەعاملمان زیاترە. خەڵک چۆن بتوانن پەیوەندی بە سنتەرەکانتان بکەن؟ ئەو قسەیت و دەگەڕێنمەوە لە بۆ ئەو سنتەرانەی کە هاریکاری قوربانیانی مین و تەقەمەنی دەکەن لە هەموو شارەکانی کوردستان و تقریبان ئێستا لە عێراق بە سوورەتەکی عام لە نێزیکەی 15 سنتەر هەیە لە عێراق، ماعەدا لەوانەیە 2 یان 3 محافەزە هەیە لە جنوب کە ئێستا و سنتەرانەی نەبی، بەس لەوانەیە مستەوای ئەو خزمەت گوزاری کە پێشکەش دەکەن فەرقی هەبی لە سنتەرێک لۆ سنتەرشتکە. بەس ئەگەم باسی کوردستان بکەم، لە کوردستان لە هەر 3 شاری کوردستان سنتەری دروستکردنی دەست و پێی دەستکرد هەیە، لە دهۆک هەیە، لە شاری هەولێر لە قەزای دیانە هەیە سنتەری دیانە PLC و لە سلێمانیش 2 سنتەری تکەی لێ هەیە کورد و ئیمەرجنسی. ئەو سنتەرانە یعنی خزمەت گوزاریەکی یەکجار جوان و باش پێشکەش بە هەموو قوربانیانی مین و تەقەمەنیش دەکەن. ئەوانەی مەسەلەن دەستی نییە یان پێی نییە دەستنە ئەو سنتەرانە و ناویان دەنووسن و قیاساتیان وەردەگرن، مەوعیدیان دەدەنێ هەفتە گیان دە ڕۆژ دەچنەوە
دەستەکیان ئەو شتێک کە پێویستیان دەست و پێیەکی جوانیان لۆ دروست دەکەن و دەیاندنەوە و بە خۆڕایشە و ماوادەکانیشیان ماوادی زۆر باشە. ئەو سنتەرانە سنتەری مەنینە، ئەو سنتەرانە لە ساری نۆهەتەکانەوە هەیە. ئەو وەختی منەظەمات دامی دەکردن، دوای ئومەم متحیدە دامی کردن، پاش 2003 ستەیت دیپارتمنت دامی کردن، دوایە پاشی 2004 و 5 ئەوانە گەڕانەوە بوونە سەر بە حکوومەتی هەرێمی کوردستان. بەس ئێستاش مەسەرەن ئومەم متحیدە یان منەظەماتی خێرخوازی سەپۆرتیان دەکەن، دامیان دەکەن، وەلەو بودجەیان هەیە لە حکوومەتی هەرێم لۆ کڕینی ئەو ماوادانەی کە دەیانەیە، بەس منەظەماتیش مساعدەیان دەکەن و یعنی ئیشەکانیان زۆر ڕێک و پێکە دامەکی زۆر جوان دەکەن و بە خۆڕایشە لە بۆ زەحای ئەلغام و یان هەر زەحایشت کە پێویستی بەدەست و پێی بەڵکات زۆمەر ئەو زیاتر بۆ ئەو شارە گەورەکانایی ئەو خەڵکانەی کە قوربانی ئەم ڕووداوانن لە شوێنی لادیەکانە لە شوێنی بچووکە کە دەستیان بە شارە گەورەکان ناگە، ئەوانە چی بکەن؟ ئایا ئێوەی بەرنمەیەکتان هەیە ئەو سنترانەی بەرنمەیەکیان هەیە بۆی پەیوەندی بە خەڵ بۆ خەڵکەوە بکەن بۆ چارەسەرکردیان، چ لە ڕووی ئەوەی کە دەست و قاچیان بۆ ساز بکەن، چ لە ڕووی دابینکردنی پزیشکی ڕەوانی، چکە ئەم کارەساتێکی گەورەیە کە بەسەریان دێتن. ڕاستە کاک حیدەر، ئەمن هەر بەخۆشم هەتا حدێک لە حەزم لەسە ئەوەی هەبوو هەستم دەکرد هەندێک خەڵک هەیە هەتا ئێستا ینی ئەو معلوماتەی نییە کە سنتەرێکی ئەوها یان چەند سنتەرێکی ئەوها لە کوردستان هەنا ئەو نوع خزمەت گوزاریی پێشکەش دەکەن. یعنی ئەم لێرە دەمێ بە خەرشی ڕابگەینم، مەسەرەن ئەوانەی کە پێویستیان بە دەست و پێی دەستکرد هەیە دەتوانن ئیتسال بەو سنتەرانە بکەن، دەچنە ئەو سنتەرانە. مەسەرەن ئەمن سنتەری دیانەیەک لەو سنتەرانەیە کە زۆر تەعاملمان لەگەریان هەیە، چونکە ئەو سنتەرە وەکو ترینینگ سنتەرێک استعمالمان کردی، ئەمە ڕێکخراوی ئایماب. ئەو سنتەرەمان وەکو سنتەری دیانە وەکو ترینینگ سنتەرێک استعمال کردیا لۆ ڕاهێنانی هەموو ئەو تەکنیکیانەی کە دێن چ لە کوردستان چ لە دەرەوەی هەرێمی کوردستان. یعنی 15 محافەزەی تەکنیکی هەر مانگجارێک مانگونی وەکجارێک دەورەیان لۆ دەکەینەوە، دەورەی ڕفرێشەر ترینینگ، دەوراتی ئەدڤانس لە بۆ مەسەرەن ئەو ماوادانەی نوێنە کو بەکاردێنن کو بە طریقەی نوێ دەست و پێی دەستکرد دروست بکەن. سنتەری دیانە هەتا فترێک پێشێستا ئەوەی کە ئەمن ئاگدار بووم ئەگە خەرکێک مەسەرەن لە گوندێک ئیتسالیش ئیتسالی پێوە بکردبانە بیگۆت بە پێویستم بۆیە ئەوان سیارەی خۆیان هەبوو دەیانتانی بینێرن بە سیارەی خۆیان بینن لە سنتەرەکەی قیاسات و شتی لۆ وەربگرن، یان لە سنتەرەکەی جێی نووسنیان هەیە. مەسەرەن کابرا لە گوندەشی دوور هاتیە ناتانی ئەو ڕۆژی کە هاتیە عیلاج تەبیعی وەردەگریان ئیشتەکە ڕۆژی پاشترێ مەسەرەن ئەو ڕۆژی بستەوە لەو ئەوەی خۆیان دەماوە مەطعەمیان هەیە هەر لەوێن دەرێ جێی نووسنیان هەیە ئەو نەفرە لێ دەماوە ڕۆژی پاشترێ دەگەڕاوە جێی خۆی و مساعدەشیان دەکردوەیان دەکرد. بەزەوە بەڕێی من بەس پێویستی بە ینی ئەعلامەکە ینی خەرک زیاتر تێبگاتنەوە خزمەت گوزاریەک هەیە، ئەگەر نا خزمەت گوزاریەکە موجودە هەیە. تا ئێستا ئەو ئیشوکارانەی کە کردوێتان کە ئیشوکاری هەرە گرنگ چی بوونە؟ ئایماب لە زۆر مەجال ئیش دەکاتن. مهمترین مەجال ئینفۆرمێشن مانجمنتە، ڕێکخستنی داتا بۆ لایەنی حکومی کە ئیش لە مایناکشن بکاتن. بۆ نمونە مەسەرەن لە بینی 2004 تا 2006 ڕوپێوەکی گشتیمان کرد لە کوردستان بۆ زانینی حەجمی ئەو ئەلغامەی ئەو حقولی ئەلغامەی کە هەیە لە کوردستان، پێدرێن ئیمپاکت سێڤەی، بۆ دەستنیشانکردنی 1000 دەست ئێریا کە بزانین حەجمەکەی چەندە. ئەو داتایە کە خڕکراوە لەلایەن فەریقەکانمان، چەند فەریقەکمان هەبوو کە ڕۆژانە دەردەچوون بۆ گوندەکان بۆ کۆکردنەوەی زانیاری، ئەو معلوماتی کە خڕکراوە کۆکراوە درا بە دەستگای گشتی کاروباری مین کە یارمەتی دەستگای گشتی کاروباری مین دەدا بۆ ئاسانکاری زانینی ئەو کۆنتامینیشنەی کە هەیە و نەوعیەتی و تەوزیعبوونی و لە چ مەنتیقەکی زۆرە و کەمە. چ پەیوەندێکتان لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان هەیە لە بواری کارەکانتاندا؟ ئەو ئیشوکارانەی کە ئایا حکوومەتی هەرێمی کوردستان کارەکە ئاسانکاریتان بۆ دەکاتن بۆ جێبەجێکردنی ئیشوکارەکانتان،
یا چەند ڕێگای بە ئێوەداوە کە ئیش و کارەکانی خۆتان بکەن بەسەر بەخۆی؟ بەڵێ طبعاً ئەوە لایەنی حکومی کە ئەمە تەعاملی لەگە بکەین دەستگای گشتی کاروباری مینە طبعاً بە زۆر سوپاسەوەش دەرم ینی دەستگای گشتی کاروباری مین زۆر ئاسان کاری لە بۆ ئیشەکانمان دەکات زۆر ئاسان کاری لە بۆ بڕێوەبردننی چالاکیەکانمان ئەوەندەی قەتع دەکەین دوایە زۆر ئاسان کاری لۆ چالاکیەکانی ڕێکخراوەکەمان دەکات وەلەو چالاکی ڕێکخراوە کەشمان عیبارەتە لە چەند مساعداتێک لەلایەن ستیت دیپارتمنت لە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان یان لە بۆ عێراق بە سوورەتێکی عام. بەڵێ تۆ لەم کە لەوەتەی بوویە بەرپرسی ئەم کۆمەڵی یاخود ئەم ڕێکخراوی ئایماب بێزگە لە ئەمریکا سەردانی کوێترت کردووە بۆ ئیش و کارەکانت؟ هەر لەگە ڕێکخراوی ئایماب سەردانی چەند دەوڵەتیت کەم کردیە کە لە پرۆگرامیت کە ئیشم کردی لە دەوڵەتیت کە مەسەلەن لە کۆنگۆ ئیشم کردیە لە ئەرمینیا ئیشم کردیە لە کێنیا ئیشم کردی لە پاکستان ئیشم کردیە کە مەبەست کۆنگۆی ئەفریقای کۆنگۆ هەست چی بوو کە چوی بۆ کۆنگۆ؟ ئایا تۆ یەکەم کەس بووی لەو ڕێکخراوەیە سەردانی ئەوەی بکەی کە چووی بۆەوە هەست بەچی کرد؟ لەو ڕێکخراوی ما لەوانەیە ئەمن یەکەم کەس نەبووبووم کە بچمە کۆنگۆ بەس کە کورد لەو ڕێکخراوەی یەکەم کەس بوویمە و نازانم تەسەور ناکەم لە ینی تەسەور ناکەم خەرکەجی زۆر چوبیتە ئەفریقای بۆ ئەو کاتی کە ئەمن لێ بووم. بەڵێ ئیش و کارەکە چی بوونی بۆ چی بۆ کۆنگۆ بە چێ ئەرچێک چوی بۆوێ؟ ئیش و کارەکەم سەرپەرشتیکردنی پرۆژەی ڕوپێوکردنی مین و تەقەمەنی بوو لە شارێک لە شیمالی کۆنگۆی ناوی بادۆلیت بوو شارێکی زۆر دوور بوو و ڕێی سیارە و هاتوچ شتی واشی نەبوو یعنی ئەو شتی کە لەوێ دیتم مەسەرەن کەشتی سریان شانی ئەوبی بجێردرێتەوە ینی یەکجار زۆرە یان دەتانم برم دەکرێتە کتاب بەس لە شارێکی دوور بووم لە بۆ فترەی تقریبان 7 تا 8 مانگ لەو منطقەیە لەگە فەریقی کۆنگۆ لەگەر جەماعەتی کۆنگۆ ڕوپێوی کاروێری مین و تەقەمەنی و شتیوامان دەکرد. بەڵێ کاک جوامەری سەر سەبارەت بە هاتنت بۆ ئەمریکا دەکرێت باسی ئەمە بکەی کە ئامانج لە هاتن بۆ ئەمریکا چییە؟ ئامانج لە هاتن ینی ئایا ئێوە بانگێش کراون یا خۆتان ویستن تودانە بێن بۆ ئێرە چییە ببووم باسکە بۆمان گەڕونکەوە؟ WRA ئەو ئۆفیسەی کە لە ستیت دیپارتمنتە هەموو ساڵانە پلانی ساڵانە دادنێ بۆ هەر دەوڵەتە کە چۆن یارمەتیەکانی بدا بە شێوەیەک کە بە باشترین نەوە یارمەتیەکە سرف بکرێ و زیاترین ئیسیفادا لەو یارمەتیە بکرێت کە سرف دەکرێت. کەنتری پلان ساڵانە WRA هەیتی کە ئەو کەنتری پلانی دادنێ ئەو لایەنانەی کە لە مای ناکشن ئیش دەکەن لە عێراقیان لە هەر دەوڵەتەشت کە مەسەرەن ئەوسەر ئەو هاتنەیمە لە بۆ کەنتری پلانی عێراق بوو هەر ساڵە کە کەنتری پلان دەکرێتن چلایەنی حکوومەتی بەغدابی یان لایەنی دەستگای گشتی کاروباری مین یان GDMA لە سلێمانی لەگەر هەموو ئەو ڕێکخراوانەی کە دامی لە حکوومەتی ئەمریکی وەردەگرن بۆ هاریکاریکردنی قوربانیانی مین و تەقەمەنی و داماڵینی مین و تەقەمەنی بانگێش دەکرێن و دێن بۆ ئەوەی هەرکەسە و پرۆپۆزەلی خۆی بدا کوبزانین بە باشترینەوە دەتانین ئەو یارمەتیانە سرف بکەین لە عێراق یان لە کوردستان بە نەوعەک کە زیاترین پرۆدەکتیڤیتی هەبی. بەڵێ کاک جۆمەرە ئێوە لە کاتێککە هاتوونەتە ئەمریکا ململانەیەکی بەهێز لە بنی دیموکرات و ڕێپابلەکان یاخود با بڵێن کۆماری و دیموکراتەکانە هەیە لەسەر دیارکردنی بودجە بۆ ئایندەی ئەمریکا. ئێستا گوایە بڕیادراوە کە هەندێ لە بەرنمەکان خەرجی بەرنمەکان کەم بکەنەوە. ئایا ئەم بەرنمەی ئێوە کە لە وزارەتی دەرەوەیە ئەوە ژەگرێتەوە ینی پێتان ڕاگەیاندراوە کە خەرجی ئێوەش کەم بکرێتەوە بۆ ڕێکخراوەکەتان یا ئەو بودجەی کە دیار کراوە بۆتان هەر بەردەوام دەبێتن؟ بەڕاستی کاک حیدەر بە سوورەتەش عام ئێستا هەرکەسە و بەرنامجی خۆی تەقدیم دەکا و هەرکەسە و بەرنامجی خۆی تەقدیم دەکا و پلانی خۆی دادنێ کە لە بۆ 2012 بەرنامەکەی چ دەبیتن. تەسەوڕ ناکەم هەتا ئێستا دیاربی کە ئەو بودجەی دادەندرێ لە بۆ عێراق لەلایەن ستیت دیپارتمنت و ئۆفیسی WRA لە بۆ عێراق
چەند دەبی زیاد دەبی یان کم دەبتەوە یان هەروەکو خۆی دەمینێتەوە بەزە من تەمەنا دەکەم ئەگەر وەکو خۆش ئەگەر زیادیش نەکرێ وەکو خۆی بمینێتەوە چکە عێراق بە سوورەتەی عام کوردستان بە سوورەتەی خاص یعنی تەلەوسێکی یەکجار زۆری هەیە یعنی پێویستی بە هاریکاریەکی یەکجار زۆری وڵاتانی نێودەوڵەتی هەیە بۆ یان ڕێکخراوانی نێودەوڵەتی و وڵاتی دۆنەر کە مساعدەی عێراق بکەن بە ناردنی خوبەرا بە ناردنی مساعدات یان ئەچیسە یان معیدات یان هەر شتێک لۆ ئەوەی عەلەلەقەل عێراق بتانی لە فترەی مناسب با نەرێم فترەی زوو بەس فترەی مناسب بتانی لەژێر تەسیری ئەو کاریگەری خراپەی کە ئەلغام کردیتی یان ئەو تەقەمەنی پاش ماوەی جەنگ کردیتی بێتە دەرێ چکە ئەو تەقەمەنیە ینی تەسیر نەکەر لەوەی مەسەلەن کە زەحای ئەلغامی لێ دەکەوتەوە ینی تەسیر لە زۆر شتیت کە دەکات لەوانە لە ژێرخانی ئابووری یعنی زۆر چالاکتکە کە مەسەلەن هەمووی اقتصادی لە بۆ بەرەو پێشبردننی اقتصادی کوردستان و عێراق بەعام پێویستە ینی ئەوەل شت کە دەست پێ بکرێ لابردن و نەهێشتنی ئەو مین و ئەو مەترسیەیە بەڵێ خۆ دەزانی ئەگەر بێت و هیچ گۆڕانکاریەک نەکرێتن لەو ڕێکەوتنەی نێوان ئەمریکا و عێراق لە بواری ئاساشی تا کۆتایی ساڵ ئەم ساڵ هەموو هێزەکانی ئەمریکا لە عێراق دەکشێنەوە ئایا کشانەوەی هێزەکانی ئەمریکا لە عێراق کاریگەری نابێت لەسەر کارەکانی ئێوە کە ئێوە بەشێکن لەوەی کە لەو ڕێکخراوانی کە وزارەتی دەرەوەی ئەمریکا فەندی دیاریەکە یاخۆت ئەو پول و دارایی بۆ دیاری کردووە تەسەوەڕ ناکەم کشانەوەی هێزی ئەمریکای تەسیر لە ئەو یارمەتیدانەی ستیت دیپارتمنت ئۆفیسی WRA بکە لە بۆ عێراق ینی بە سوپاسەوە کە ئەو قسەی دەکەم ینی WRA کودرەی کۆمیتمنتی هەیە لە بۆ یارمەتیدانی عێراق و پاکردنەوەی لە ئەلغام و پاشماوەکانی تری جەنگ بەڵێ دوای پرسیارم سەبات بە سەردانەکەتان بۆ ئەمریکا هاتنی ئێوە یا هاتنی شاندەکانی دیکەی چ با بڵێن عێراق بەگشتی بێت چێ هەرێمی کوردستان بە تایبەتی بێ بۆ شوێنێکی وەکو ئەمریکا و بینینی کار بەدەستان و بینینی دام و دەستگاکانی حکومی چه سوودێکی هەیە بۆ ئێوە کە دەگەڕێنەوە بۆ هەرێمی کوردستان سوودەکەی مەسەرەن ئەوانەی هەموو لە پرۆگرامی مایناکشن ئیش دەکەن لە عێراق کە لە نێزیکەوە چاو پێکەوتن دەکەن هەر کەسە و اقتراحاتی خۆی دەکا هەر کەسە و مەسەلەن ینی بەرنامەی خۆی پێشکەش دەکا ینی ئەوە کۆردنیشنەکە لە نێزیکەوە سوورەتێکی وازەحتر دیار دەبی کە پێداویستیەکان چەندە و ئەو پێداویستی هەیە کو دەعم بکرێ و دەعمەکەش کو تەوزیع بکرێ ینی ئەوە شتەکە کە لە دوو ڕاکردنی بڕک لەوانەیە زەحمەت بی بەڵێ هیچ شتێکی ماوە بتەوە لێرە باسی بکەی سەبارەت چ بە سەبارەت بە ڕێکخراوەکەت یا سەبارەت بە و هاتنت بۆ ئەمریکا یا ئەو شتانی کە لە هەرێمەکە هەیە زۆر سوپاسی جەنابەت دەکەم و دەمەوێت لێرەش زۆر سوپاسی ئۆفیسی WRA بکەم لە بۆ ئەو فرسەتەی کە دای لە بۆ هەموو ئەو ڕێکخراوانەیە کە ئیش دەکا بین بۆ ئەوی پلانەشی باشتردا بنین بۆ چۆنیەتی هاریکاریکردنی عێراق بە شێوەیەکی باشتر لە 2012 و پاشتر زۆر سوپاس دەکەم کاک جۆمێر جزایی بەرپرسی ڕێکخراوی ئایماپ زۆر سپاس دووبارە بۆ هاتنت بۆ بەشی کوردی دەنجی ئەمریکا زۆر سپاس دەکەم زۆر مەمنون سپاس